تانکێشە لێرە بەڕێزانەی بکەین ڕۆژەشتان پیرۆز بێت ڕۆژی یادی ئێوەیە ڕۆژی ئێوەیە سوپاستان کەم کە تەشریفتان هێنا ئەو ئەزیەتەتان کێشا بیستم وەفایەک وەکو ڕێزێک عەزیزمانی خوشکی گەورەمانی ڕێگای ئێوە بۆ هەموو ئەو مامۆستا بەڕێزانەی کە خزمەتیان گەیاندووە بە کوردستان و خزمەتیان گەیاندووە بە پەروەردە لە کوردستانەکەمان من هەویستم وەکو وەفایەک بۆ تێکۆشانتان بۆ ئەو ئەرکومان بۆ هەمەنی وەزیران بۆی سوپاس و پێزانینی خۆم بۆی حکوومەتەکە پێشکەش بە ئێوەی بەڕێز بکەن چونکە ئێمە بەڕاستی هیلاک بووین بەڵێ خەباتمان کرد هیلاک بووین بەڵام ئەلحەمدوللا بەنەوەکانمان جەلال ئێمەیان بیر نەچوو بەچەندە خۆتان بڵن بەس بڵێکی تیگەژن بۆتان بەخێر بێن دەستان خۆش دەستان خۆش حتى هەولێر بەبێ